چوارەم بیری نەوت لە ناوچەی گەرمیان لێدراو نەوتی لێ دەردەهێنرێ بەمەش ڕێژەی ڕۆژانەی دەرهێنانی نەوت لە چوار کێڵگە نەوتەکەی گەرمیان بۆ سەروی 30,000 بەرمیل بەرز بوویەوە. کۆمپانیای گازپرۆمی ڕووسی بەردەوامە لە گەڕان و چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا 4 بیرە نەوتی تریش لێ بدرێت. ڕۆژانە پێشتر 21,000 بۆ ئێستا زیادی کرۆ بۆ 30,000 بەرمیل. کۆمپانیای بلاکبول هۆکاری سەرەکیە بۆ وەستانی ئەو 30,000 بەرمیلە کە خەسار لە حکوومەت یاریمی کوردستاندا. ڕۆژانە نەوتی گەرمیان بە تانکەر دەبرێتە ناوچەی خوڕمەڵەی نزیک هەولێر و لەوێوە بە بۆری ڕەوانەی دەرەوەی هەرێم دەکرێت. ماوەی چەند ڕۆژێکیشە ناردنە دەرەوەی نەوتی گەرمیان ڕاگیراوە و شۆفێری تانکەرەکان کێشەیان لەگەڵ کۆمپانیای پیت ئۆیلدا هەیە. ئەو کۆمپانیایی کاری گواستنەوەی نەوت دەکات بۆیە نەوت ناگوێزنەوە. کێشەکەوێ حەجەمان پێگەرن داوایشتمان لەکەن بە هەموو شێوێ زاژمانەکەن هەرچی بێژیکەن. سایق وا هەیە سیارە خۆی 125 ڕ ئەو 160 بۆی نووسی 1 ساڵ قسەی حەجزۆ لە پارەدانیشا زۆر کێشەمانە ینی ئەڕوا بۆ 75 ڕۆژ جارێ 70 ڕۆژ جارێک کە ئیتر ئیساڵێ من هەموو مانگە پارەت ئێمە بەڵام دوای 2 مانگ کەچی ئەزانمە ڕاتەوە هەمان بار ئەو کاتە سایقش دەسەڵاتی نابێنێ هەموو جارێک ژێماوە ناتوانین خڕبووینەوە بۆ داواکاریەکانمان. ساڵانە وەزارەتی سامانە سروشتیەکان و کۆمپانیای گازپرۆم پرۆژەی گواستنەوەی نەوت دەخەنە مزایەدەوە و زۆر جار کێشە لە نێوان کۆمپانیەکاندا لەسەر گواستنەوەی نەوتی گەرمیان دروست دەبێت. وەزارەتی سامانە سروشتیەکان بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای گازپرۆم دووبارە گواستنەوەی سوتەمەنی کێڵگە حەسیران خسوەتەوە تەندەرینەکە زیاد لە 15 کۆمپانیا لە کێبرگەکە بەشدار بووین. 3 کۆمپانیا نرخەکەی لە کۆمپانیای بلاکبول کەمترە دیسانەوە لە ڕێگەی زەختەوە لە ڕێگەی بەرپرسێکی حیزبیەوە زەختی کردووە لە کۆمپانیای گازپرۆم تەندەرەکەی وەرگرتوێتەوە ئەمەش بۆ تەجێگەی ناڕازی. بیرە نەوتەکانی ناوچەی گەرمیان دەکەونە ناوچەی سەرقەڵای سەربەقەزای کفری و گەورەترین کێڵگەی نەوتی سنووری دەسەڵاتی یەکێتین. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.